هاوڵاتیانی گوندی مێرگەسەر لا سنووری ناحیەی بالیسان گرد بوونەوە و ڕێگای سەرەکی بالیسان بۆ ئیدارەی ڕاپەڕینیان داخست. وەک خۆیان دەڵێن نزیکەی ساڵێکە ڕێگاکە با نیوەچڵی بەجێ هێڵدراوە و کارکردێن تیای داوەستاوە. دەژڵێن لە ئەگەری وەڵام نەدانەوەیان بەردەوام دەبن تاوەکو داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. هەرجارە بە بیانوویەک بە بۆنەوەی کە بودجەنیە و بۆی سەرف ناکرێ دەست پێکاتەوە ڕایەگرێتەوە. ئێستا شەوە 2 ساڵە ئێمە لەنەو ئەو نەهامەتیە ئاژین، تەپ و تۆز و خۆڵ و قوڕ و چلپا و نیازە هەر ئەوەی نەهامەتیە بەسەر ئەو گوندە هاتووە، بەس ئەو دۆڵێکی خۆشناوەتی هاتووە. ئێستا داواکەین بە زووترین کان دەست بەو جادەی بکرێتەوە بۆمان تەواو بکەن. ئاستەنگەکی زۆری دروست کردو وەکو ئەوەیە چیمیاباران بکرێت دووبارە، یعنیەوە 16 یادی چیمیابارانە. ئێستا هەر ئەگە تەسویرەشی ئەو ڕێگای بکەیت هەر وەکەوەی وا لێ هاتووە. یعنی بەڕاستی خەڵکی ئێرە بێزار بووە، یعنی ئێمە چاوەڕێوەمان نەدەکرد لە حکوومەتی یارێم کە بەو شێوەی هەڵسوکەوت لەگە خەڵکی ئێرە بکات. لەبەرەوە ئێرە دێر زەمانەوە لانەی شۆڕژ بووە. زیاتر بۆ ماوەی 6 مانگ لە ڕێگاکە ڕاگیراوە بە هیچ زۆرێک هیچ برەی ئیشکردنێکی تێدانێ لەسەر ڕێگاکە. هۆکارەکەشی نازانانی ینی نە شەریکە جواب دەداتەوە نە حکومە دێتە سەرخەتیش، نازانێ ئێمە لە عەزاب داژین و هیچ کەش. سەرەڕای ڕێگرتن بەڕووی ئۆتۆمبیلەکانیان بەشێکی زۆری شۆفێرانیش پشتگیری داواکاریەکانی گوندنشینانی مێرگەسەر دەکەن و دەڵێن خراپی و پڕچاڵ و چۆڵی ڕێگاکە ئێمەی شۆفێرانیشی نیگەران کردووە. من لە دوێنێ شەوێ هاتووم چوون بۆ دۆشە بارم مردووە. شەو گەڕامەوە بەیانی زۆرم خەودات خەوتم کە هاتم ڕێگا گیرا بووم. حەق خۆشیانە نەک هەر ئەوان ئێمە دەبۆ ڕێگاکە بگرین لەبەر ئەو ڕێگاوە 2 ساڵە ئاوی لاتوە. بەڵێ ئەمە زۆر پشتگیریا دەکەین نەک ئەوە هەر پێمان خۆش ئێستا بە سارەکان ئاوا ڕێگاکەماگرن نەک بە سارێکسکە پێمان خۆش بە سارەکان ڕێگاکەماگر با و بۆ یەکجاری حکومەت بێتە سەرخەت و جوابی ئەو خەڵکەی داتەوە جوابمان داتەوە. داواکاری خەڵکی داوایەکی ڕەوایە کە ڕێگایەکە نەکار خراپ و وێران بووە. بەگە برادرە باسی کرد دەبێ ئەوەی پێدا دەکە لە سیارەکان مەسرەفی کەیەوە، بەڵام ناشکرێ عامەتی ئێستا ڕێگە کامل گیراوە ئەو گوندەوە گوندی ڕقەتعە ئەوەی زەخت دەکەوێتە سەر حکومەت لانی توزاری بارهەڵگرەکان. دوای زیاتر لە 30 ساڵ لە حکومڕانی و نۆ کابینەی حکومی هێشتا نەتواندراوە خزمەتگوزاریە سەرەتاییەکانی خەڵک وەک ئەوەی بۆ ژیانێکی ئاسایی پێویستە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکرێت. ڕۆژانەش هاوڵاتی ئەگەر لە خەمێک بڕەخسێت چەندی دیکە بەرۆکی پێدەگرێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، گوندی مێرگەسەر لا سنووری ناحیەی بالیسان.